سڵاوتان لێبێت من دکتۆر هەست کەریمم بەرنامەی ئەم شەوی کۆڤید-19دان پێشکەش دەکەم. وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان ئەمڕۆ تۆمارکردنی 6 کەیسی دیکەی توشبوو بە ڤایرۆسی کۆرۆنا لە سلێمانی ڕاگەیاند. بڕیارماندا کە ماوەی هاتوچۆکردن ڕاگررتنی هاتوچۆ لە ناو ئەو دوو شارە درێژ بکەینەوە بۆ 72 کاتژمێری داهاتوو. قەدەغەکردنی هاتوچۆ بۆ 72 کاتژمێری دیکە لە هەولێر و سلێمانی درێژ کرایەوە و وەزیری ناوخۆش ڕای دەگەیەنێت لە سبەی شەوەوە ڕێگە نادرێت هیچ کەسێک بگەڕێنەوە کوردستان. لە بەیانیەوە دروستکردنی نەخۆشخانەیەکی تایبەت بە کۆرۆنا بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەولێر دروستکردنی دەست پێ دەکات. سبەی دەست دەکرێت بە دروستکردنی نەخۆشخانەیەکی هەفتا قەرەوێڵەیی لە هەولێر تایبەت بە کۆرۆنا. ئەمڕۆ 368 کەس لە ئیتالیا بە کۆرۆنا گیانیان لەدەستداوە و ژمارەی توشبووانیش لە 25,000 کەس نزیک دەبێتەوە و ئەڵمانیاش سنوورەکانی داخست. شش حاڵەتی دیکەی کۆرۆنا لە سلێمانی تۆمارکران. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە 5 کەسی دیکە تووشی کۆرۆنا بوون. ئەمڕۆ بەیانیش حاڵەتێکی دیکەی کۆرۆنای ڕاگەیاند بوو. وەزارەتی تەندروستی ڕایگەیاند 3 لە توشبووان براو 2 منداڵی توشبووەکەی ئەمڕۆی سلێمانین. هەروەها 2 لە توشبووان خوشکێک و ناسیاوی ئەو کەسن کە پێشتر بەهۆی کۆرۆناوە گیانی لەدەستدا بوو. پێشتریش وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان لە ڕاگەیاندراوێکە ئاماژەی بەوە کردبوو کە لە بەردەوامی پشکنینەکان گومانلێکراوێکی دیکەی پیاوی تەمەن 46 ساڵ بە توشبووی ڤایرۆسی کۆرۆنای نوێ واتە کۆڤید-19 لە شاری سلێمانی دەستنیشان کراوە. ژمارەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان 34 کەسە و کەسێک گیانی لەدەستداوە و 1 کەسیش چاک بووەتەوە. وەزیری ناوخۆ ڕایدەگەێنێت بۆ ماوەی 72 کاتژمێری دیکە قەدەغەی هاتوچۆ درێژ دەکرێتەوە و لە سبەی شەوەوە ڕێگە نادرێت هیچ کەسێک بگەڕێتەوە کوردستان. ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان ڕاشی دەگەێنێت بڕیاری درێژکردنەوەی قەدەغەی هاتوچۆ لەسەر ڕاستپاردەی سەرۆکی حکوومەت بووە و بۆ کەرەنتینەکردن بوار بۆ هیچ کەس و لایەنێک نادرێت و تا ئێستاش 400 کەس لە فڕۆکەخانەی هەولێرۆ کەرەنتینەکراون. واتە هیچ کەسێک ناتوانرێ داوای ئەوە بکە کە کوارەنتین نەکرێ. داواشی لە هاوڵاتیان کرد بۆ ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا پێویستە لە ماڵەکانیان بمێننەوە. ئاماژەی بەوەشدا حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەڕوونی مامەڵە لەگەڵ ئەو پرسە دەکات و زانیاری دەداتە هاوڵاتیان. بڕیارماندا کە ماوەی هاتوچۆکردن ڕاگررتنی هاتوچۆ لە ناو ئەو دوو شارە درێژ بکەینەوە بۆ 72 کاتژمێری داهاتوو و لە هەمان کاتدا هاتوچۆی لە نێوان قەزایەکانی هەردوو پارێزگای هەولێر و سلەیمانی واتە لە نێوان قەزایەکانی پارێزگای هەولێر خۆیان هاتوچۆەکە ڕابگیرێت و لە ناو قەزایەکانی پارێزگای سلەیمانیش کە دوێنێش ڕاگەیەندرا بوو هاتوچۆەکە کەم بکرێتەوە. ئەم بڕگەیە بە پێویستم زانی کە ڕۆنی بکەینەوە بۆ هاوڵاتیان. هاتوچۆ مەبەست ئەوەی کە دوێنێ و پێرێ لە هەولێر و سلێمانی کراوە وەکو خۆی بەردەوام دەبێتن، بەڵام لەبەرەوەی کە خەڵک ڕەنگە وەکو پێویست خۆی ئامادە نەکردبێتن بۆ ئەو مانەوە لە ماڵەوە، دەسەڵاتی پێویستماندایە هەردوو پارێزگار بۆ ئەوەی هەستن بە ڕێکخستنەوەی بارودۆخی ژیان بە تایبەتی لە دابینکردنی کەلوپەلی پێویستی خۆراک، داو دەرمان، ئەو پێویستیانەی کە هاوڵاتیان لە ڕووی نانکردنەوەی هەندێک فەرنی نانکردن دەسەڵات دراوەتە هەردوو پارێزگار کە ڕێکی بخەنەوە و ئەمڕۆ لە گفتوگۆدا بووینە ئەوان ئامادەسازی خۆیان کردووە بۆ ئەوەی کە لە دوای بڵاوبوونەوەی بەیاننامەی وەزارەتی ناوخۆ ئەوانش ڕێکخستنەوەی ئەو بارودۆخە بکەن. ڕێکارەکان بەو شێوێ دەبن کە هاوڵاتیان پێویستە لە ماڵەوە بمێننەوە وەکو خۆیان کە جێبەجێیان کردووە هەتا ئێستا بە سوپاسەوە
جێگای خۆیەتی دەستخۆشی لە هەموو هاوڵاتیانی هەردوو شاری هەولێر و سولەیمانی بکەین کە زۆر بەڕێکوپێکی و هاوکار بوون لەگەڵ پارێزگاکان لەگەڵ دامودەزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێکوپێکی پەیگیریان کرد لە جێبەجێکردنی ئەو بڕیار و ڕێنمایانە جێگای سوپاسن جێگای دڵخۆشیە هەروەکو چۆن ئێمە لە سەرەتای کابینەشەوە جەنابی سەرۆکی حکوومەت ڕایگەیاندبوو کە ئێمە ڕاستگویانە و بە شەفافی هەرچیەک هەبێتن دەیخەینە بەردەستی ڕۆڵەکانی ئەو گەلە و هاونیشتیمانیان و هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بۆیە لەسەر بنەمای ئەو سیاسەتە لە مامەڵەکردن لەگەڵ دیاردە و حاڵەتی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەوڵمانداوە ئەو پەڕی شەفافیت بنوێنین. بێگومان ئەم بڕیارە پێویستە هەمومان پێوی بابند بین و زۆرێک لەو وڵاتانە یان ئەگەر بە تایبەت ناوی چای نەبێنین سوودیان لەم بڕیارانە وەرگرت کە قەدەغی هاتوچۆکردنیان ڕاگەیان بووە ڕێگا خۆشکرد بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو حاڵەتە قورسەی کە بەسەریان هاتبوو. سەبارەت بە ئامادەکاریەکان بۆ دابینکردنی شوێنی تری تایبەت بۆ خوانەخواستە ئەگەر هات و حاڵەتەکان زیاد بکەم سبەی دەست دەکرێت بە دروستکردنی نەخۆشخانەیەکی هەفتا قەرەوێڵی لە هەولێر تایبەت بە کۆڕۆنا. فرسەت سۆفی پارێزگاری هەولێر لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند بە هاوکاری کۆمەڵێک ڕێکخراوی خێرخوازی سبەی دەست دەکرێت بە دروستکردنی نەخۆشخانەیەکی هەفتا قەرەوێڵەی لە هەولێر و ئەمەش تەنها لە پێناو بەرەنگاربوونەوەی کۆڕۆنایە. لە بەیانیەوە دروستکردنی نەخۆشخانەیەکی تایبەت بە کۆرۆنا بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەولێر دروستکردنی دەست پێ دەکات کە هەفتا قەرەوێڵەیە و ئەوەش بە جوهود و بە دەعم و هاوکاری کۆمەڵێک ڕێکخراوی خێرخواز و کۆمەڵێک سەرمایەداری پارێزگای هەولێرە. بۆیە لێرە سوپاس و ستایشی خۆم بۆ هەموو ئەمانە ڕادەگەێنم و ئینشاءڵڵا لە داهاتووش لە دوای تەواوبوونی نەخۆشخانەکە ناوی هەموو ئەم بەڕێزانە ڕادەگەێنم کە بەشدار بوونە لە دروستکردنی ئەم خەستەخانەیە و دواتر برای بەڕێزم کاک دکتۆر دلۆڤان تەفاسیلی خەستەخانەکە بۆ ئێوە ڕادەگەێنێ. هەروەها لێرەوە ڕایدەگەێنم کاک دکتۆر تەها یەکێک لە خاوەن نەخۆشخانەکانی هەولێر نەخۆشخانەی شاری بە تەواوی بە هەموو ئەجهیزە و بە هەموو پێداویستیەکانەوە خستە بەردەستی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر کە ئەویشیان یەکەکە لە خەستەخانە باشەکانی تایبەت لە هەولێر پێشکەشی کرد لەو ماوەیە بۆ نەخۆشی کۆرۆنا. و هەروها ئێمە بە درکردن بەوەی کە کۆمەڵێک خەڵک لە سنووری پارێزگای هەولێر و لە ناو مەرکەزی هەولێر بە تایبەتی بەهۆی ئەو بڕیارانەی ئێمە کار و کاسبی لە دەست داوە و کرێکارە دەستکورتە بە یارمەتی دەستگای خێرخوازی بارزانی هێڵێکی گەرم دەکەینەوە لە بەیانی و ژمارەیەکی زۆر بە هەزاران سەلەی غیزائیمان حازر کردووە هەر هاوڵاتیەک. بەڵام هیوادارم ئەوانە تەلەفۆن بکەن کە پێویستیانە، ئەوانە پەیوەندی بکەن کە ئەم وەزعە تەئسیری لێکردوون بە سیارەی تایبەت سەلەی غیزایی کە بەشی هەفتەیەک دەکات. ئەوانەی پێویستن بۆیان دەچێتە ماڵەکانیان بە تایبەتی ئەوانەی کرێکارن ئەوانەی کەمپ دەرامەتن لە هەر گەڕەکێک بن بە سیارەی تایبەت دابینمان کردووە و هێڵێکی تایبەتیش ئەم شەو ڕادەگەێنین بەو هێڵە ئەو هاوڵاتیانە دەتوانن پەیوەندی بکەن و بۆ هەر یەکیان سەلەیەکی غیزائیمان حازر کردووە بۆ ئەوەی محتاج نەبن. و ئێمە لەو کۆبوونەوەی کردمان بڕیارماندا هەندێک شوێن هەیە هەندێک پێداویستی هەیە خەڵک ئەساسیە لە بەیانیەوە هاوڵاتیان دەتوانن ئەم پێداویستیانیان دەستکەوێ و ئەم شوێنانە دەکرێنەوە. یەکەمیان نانەواخانەکانە، بەڵام پێویستە نانەواخانە کە دەکرێتەوە هەموو ئەوانەی لەوێ ئیش دەکەن دەستکێشیان لە دەست بێ ئەم ماسک ببەستن و هەروها ئەو کەسەی پارە وەردەگرێ نابێ هەمان کەس نان پێشکەش بکات، دەبێت دوو کەسی جیاواز بن و نابێ قەڵەباڵغی زۆر دروست ببێ. بڕیارمان داوە مارکێتەکان یان مۆڵەکانیش تەنها ئەو بەشەی کە خۆراک و مەوادی غیزایی دەفرۆشێت واتە بەشی جلوبەرگ و بەشەکانی تر هەمووی دەبێت داخراو بمێنێتەوە. لە مۆڵەکانیش تەنها بەشی خۆراک و خواردەمەنی دەکرێتەوە، ئەویش تەنها بۆ ئەو گەڕەکانی کە نزیک مۆڵەکەن ئەگینا سیارە بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراو نییە.
بێگومان ئەو بڕگەی ئەخیری وتەکانی پارێزگاری هەولێر زۆر بە گرنگی وەربگرن ئەگەر هاتوو چوویتە نانەوەخانەیەک ئەو کەسەی کە نانەکەت پێشکەشەکە بە هەمان دەست ینی هەر هەمان کەس بوو با نەڵین بە هەمان دەست هەر هەمان کەس بوو ئەگەر هاتوو پارەکەی لێوەرگرتی و ئەو نانەکەی دەهە ئەو نانە وەرمەگرە چونکە ئەو پارەیە ئەگەری زۆرە ڤایرەسی لەسەر بێ بەڵام ئەگەر هاتوو ئەو کەسەی کە پارەکە وەردەگرێت لەگەڵ ئەو کەسەی نانەکە ئەخاتە ناو عەلاگەکانەوە یان سامونەکەت لە بۆ حازر دەکات ئەوە ڕێگاکەیە کە ڕێگا دروستەکەیە بێگومان ئەو نانە ئەو سەمونە کاتێکە لە ناو فڕنە بەباشی دەبرژێ لەی گەرمیەکەی زۆر بەرزە کە هیچ میکرۆبێک زۆر زەحمەتە تێیدا بتوانێت بژی بەڵام کێشەکە لە چییە لە پارەوەرگرتنەکەیە و لە دەستدانە لە نایلۆنەکە تکایە ئەم خاڵە زۆر بەجددی وەربگرن سبەینە نانەوەخانەکان کراوەیە شوێنی خواردن هەیە دوانم بچن خواردنەکان هەر لێ بکڕن با ئێستا پێتان بڵین ئامارەکان لە هەرێمی کوردستان بە شێوەیەەکە بە شێوەیەکی گشتی لە جیهان دەست پێ بکەین ببورن تا ئێستا لە سیوێکی دوانزەی 2009ەوە 163325 کەس توشبووی ڤایرەسی کۆرۆنا ئەمڕۆ بەس ئەمڕۆ ینی با بڵێن لە 24 کاتژمێری پێشودا کە هەموو داتاکان لە ڕێی ڕێکخراوی تەندروستی جیهانی هەمووی کۆکراوەتەوە دەڵێ 9066 کەس نوێن ئەوانە نوێن کە توش بوون ینی بە نوێتیش 9066 کەس توش بووە کە بەداخەوە دەڵێم ئەمە دووەم ڕۆژە لەسەر یەک ئەو ژمارەی ئەو کەسانەی کە توش دەبن زیاترە لەو ژمارەی ئەو کەسانەی کە چاک بوونەتەوە بەڵام چاکبوونەوە هەر هەیە کە ئەویش 76219 کەسە لەسەر تاپای جیهان لەم نەخۆشیە چاک بوونێتەوە بەداخەوە چۆن چاکبوونەوە هەیە جان لە دەستدانیش هەیە تا ئێستا نزیکەی ئەو ژمارەیە کە باس کراوە لە هەموو جیهاندا ژمارەیەکی زۆریان لەوانەی کە دۆخیان ناجێگیر بووە جانیان لەدەستداوە بەڵام خۆشحاڵانە بەردەوام ئەوانەی کە دۆخیان ناجێگیرە ژمارەیان لە کەمبوونەوەدایە بە بەراورد بەوانەی کە تازە توش دەبن و دۆخیان بە جێگیری دەمێنێتەوە ئەمە مانای ئەوە نییە کە ئەوانەی کە دۆخ ناجێگیر بوون ئەوانن کە چاک بوونەتەوە کەمبوونەتەوە هەیەە ئەوانی کە دۆخیان ناجێگیر بووە چاک بۆتەوە بەڵام چاکبوونەوەکەیان هێواشترە لە چاو ئەو کەسانی کە دۆخیان جێگیرە بەڵام ئەو کەسە نوێیانی کە توش دەبن دۆخیان جێگیرتەوە ژمارەی ئەو کەسانی کە پێویستیان بەوە نییە تاکید دەکەین و پێویستیان بۆ نییە بچنە ناو عینایەوە بە شێوەیەکی گشتی ژمارەیان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە کە ئەم زانیاریە کە ئێمە چەند شەوێک کە بەرنامی کۆڤید-19 پێشکەشەکەین ئەگەر دیقەتماندابێت لە بیدایەتەوە دۆخ ناجێگیرەکان 11% پێک دێنە بۆیە پێویستە زانایانی بواری تەندروستی زانایانی بواری پزیشکی و کە دڵنیام ئێستا لە وڵاتە پێشکەوتووەکان و لە زۆربەی وڵاتانی تر دیراستەی ئەم مۆزوعە دەکەن ئایا ئەمە لەوانەیە نیشانەیەک بێ بۆ لە دەستدانی هێزی ڤایرەسەکە یاوە خود ئەمە نیشانەیە بۆ ئەوەی کە گۆڕانکاری لە کەش و هەوا ئەگەری ئەوەی هەبێ لەوانی دەستکاری بکە ئەمانە تەنها پێشبینین هیچی زانستینی لەوانەیە خوانە خواستە ئەم ڤایرەسە دووبارە شێوەی خۆی بگۆڕێ و کێشەی زیاترمان بۆ دروستکە بەنیسبەت هەرێمی کوردستان بەداخەوە ئەم ڕۆمک و ئاماژەمان پێکرد پێشتر 6 کەسی نوێ لە ماوەی 24 کاتژمێر ڕابردوو لە هەرێمی کوردستان دەستنیشان کران بەمە ژمارگە گەیشتە 35 کەس بە هەمان شێوە خۆشبەختانە تەنها یەک کەس جانی لەدەستدا ئەو ژمارە زیادی نەکردو بەداخەوە کە ئێمە لەجانە دەستدامان هەبوو و هەروەها کەسێکیش چاک بۆتەوە ئەگەر ئەم داتایە بە گوێری شارەکان لە شاری هەولێر توش بوومان هەیە بەڵام لە شاری سلێمانی بێگومان ژمارەکە زیاترە کە ئەویش ئەگەر هاوکارانم ئاماری شاری سلێمانیشمان بۆ بێنە سەر شاشەکە بریتە لە 25 کەس لە هەولێر و سلێمانی تەنها یەک کەس لە سلێمانی جانی لەدەستدا و یەک کەسیش لە سلێمانی چاک بۆتەوە لە هەولێر تا ئێستا کەس جانی لەدەست نەداوە و کەسیش بە تەواوی چاک نەبووەوە بینە سەر پارێزگای دووهۆک خۆشبەختانە ئەم زانیاریە وەکو خۆی ماوەتەوە ئێمە حەز ناکەین ئەم زانیاریە هیچ گۆڕانکارێکی بەسەردا بێت ئەو ژمارانە هیوادارین هەر بە سفری بمێنێتەوە لە پارێزگای هەڵەبجەش تا ئێستا یەک کەیس توش بووە بە کۆڤید-19 ئامارەکانی عێراق چیمان پێ دەڵێ ژمارەی توشبوون لە عێراق گەیشتوتە ئەگەر هاوکارانم میهێنە سەر شاشەکە بۆی بزانین لە هەموو عێراق ژمارەکە بۆ بەچەند 117 کەس 117 کەس بۆ لە بەهۆی ئەوەی کە ئەم ئێوارێ 6 کەسی تر دەستنیشان کرا
کە بڵین لە 24 کاتژمێر ڕابردوو لە هەرێمی کوردستان 6 کەسی تر دەستنیشان کرا ژمارەکە لە 111ەوە بۆ 170 کەواتەمە هەموو سەرتاپای عێراق بە هەرێمی کوردستانیشەوە 28 کەس چاک بوونەتەوە 10 کەسیش جانیان لەدەستداوە. کەواتە ڤایرۆسەکە بەردەوام لە گۆڕانکاریە لە ژمارەکان هەندێک جار دڵت پێی خۆش دەبێت هەندێک جار وامان لێ دەکات کە وەکو پزیشک وەکو کەسێکی ئاسایش لەم بارودۆخە جۆرێک لەسەر لێ شێواوی لە بوارە زانستیەکەشتا دروست بێ بەڵام ئەوەی کە گرنگە خۆپارێزی و ئەو ڕێنمایانەیە کە وەزارەتی تەندروستی بڵاو کردێتەوە سەبارەت بەو حاڵەتە نوێیانەی کە لە سلێمانی دەستنیشانکران و سەبارەت بەوەی کە بە هەمان شێوە بزانین زانستی نوێیان پزیشکان چیمان پێ دەڵێن دەربارەی ئەم نەخۆشیە دکتۆر سوارە علی مەولود وەردەگرم کە ئەو لە شاری سلێمانیەوە ئەو پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوە و هاوڕێیەکی ئازیزی خۆشمە دکتۆر سوارە ئێوارە باش چی نوێ هەیە لەسەر کۆڤید-19 لە داتا جیهانیەکان ژمارەکان ئێمە بینیمان ڕۆژانە بەرز دەبێتەوە ئایا هیچ گۆڕانکاریەک لەو نیشانانەی کە پێشتر باس کرا بوو لە ڕێکخراوی تەندروستی جیهانی گۆڕانکاری بەسەردا هاتووە؟ زۆر سپاس دکتۆر هەست زۆر سپاس بۆ بینێران دەست خۆش بە بۆ بەرنامەکەت بەڕاستی ئەوکو باست کرد نەخۆشیەکە پاندمیکە واتە لە گواستنەوەیە بڵاو بێتەوە بە وڵاتەکانی جیهان داتاکان ڕۆژانە لە زیابوونن جارێکێ بەگوێی ڕۆژی ئاماری ڕۆژەکان فەرقەکات ئەوەی کە کە ئەیبینین لە ئەو وڵاتانەی کە بوونەتە شوێنی گواستنەوەی نەخۆشیەکە بەتابەتی لە ئەوروپا وەکو ئەیبینین لە ئیتالیا و شوێنی تر لە ئیسپانیامانە ئەمە داتاکانیان لە زیادبوونان لە بەرەوەی نەخۆشەکەتیان بڵاو بۆتەوە بە پێچوانەوە دڵخۆشکە هەواڵ دڵخۆشکە لە سینە بەردەوام ئەویش کە لە دوای ئەوەی کە توانی بەسەر پەتاکە زاڵ بێت بەوەی کەوا سوشیال دیستانس کە دوورکەوتنەوەی خەڵکە لە یەکتر بە هەموو ڕێکارەکانی حکومی و خەڵکەکە کە یارمەتی دەربوون کە بۆی کە بوونەوەی داتاکان هەم لە توشبوون هەم لە مردن لە چاینا لەبەرەوەی نەخۆشەکە لە سەرەتایە زانیاریەکان لە ڕۆژانە لە گۆڕانکاریدان بە شێوەیەکی گشتی نیشانەکانی هەمان نیشانن کە باس کراوە بریتین لە نیشانەکانی توشبوون بە ڕێڕەوی هەناسە لە پژمە و ینی لە هەڵامەتێکی سادە و دەست پێکات بۆ منە لە کۆکە و پژمە و ئەمانە بەڵام ئەوانی کە زۆر باون کە ئەو نەخۆشی کۆڤید تیای دەرەکەوێت بریتە لە کۆکە یان هەناسەتونی یان تا یان هەندێک جار هەیە بە شێوەی ئازار زۆر بە کەمیش بە شێوەی سوکچوون و ڕشانەوە دەست پێکات. دکتۆر سوارە من ئەمێ لەوە بپرسم لەبەر ئەوەی کە هەندێک جار وەکو باز دەکرێت بە پێی زانیاریەکان و ئەو توێژینەوە سەرەتاییە چکە بەڵێ هەمومان دەزانین توێژینەوە دەربارەی ئەم جۆرە ڤایرۆسە لەوانەیە کاتێکی زۆر زیاتری بوێ لەوانەیە لە کاتێکدا زانیاری تەواو بێتە دەست کە ئەم پەتای ڕووی لە کەمی کرد بێ ئینشاڵڵا بەڵام باز لەوە دەکرێت کە نیشانەکان کامیان گرنگترە بۆ هاوڵاتی ینی کە مەسەلەن زیاتریان لەگەڵ کۆڤیددا دەڕۆ بەپێی ئەو زانیاریانی کە هەیە ینی ئایا شتێک هەیە یان مەسەلەن با پرسیارەکە بە شێوەیەکی تر وای لێ بکەم هەندێک کەس لەوانێ زۆر بە سادەیی بیگرێت لەوانێ ئەو نیشانانەی تێدا نەبێت ئایا چ جۆرە جیاکاریەک هەیە لەو حاڵەتەیە بە تایبەتی ئەوانی کە نەخۆشیەکە دەگرن هەندێکیان نیشانەیان زۆر کەمە بەڵێ ئێمە لەبەرەوەی نەخۆشەکەمان تیا بڵاو نەبووەوە لە کوردستان ئەبێ توانین نیشانی گشتیەکان کە لە جیهانە باس دەکرێت لە ئیتالیا لە سینە لە وڵاتەکان با ئێمە بەو شێوە بیری لێ نەکەین بە شێوەیەکی تر بیرکەینەوە ئێمە لە چه ئاستێکین ئێمە توانین بڵێن ئەو کەسانەی کە لەو شوێنانە کە گەڕاونەتەوە کە نەخۆشیەکەیان تیا بڵاوە بۆ منە لە ئێرانە یان لە هەر وڵاتێکی ترە ئەمانە جیاواز بن لە کەسانی تر ئەمانە ئەگەر بێت و نیشانێکی زۆر کەمیشان هەبوو بە شێوی سەرێشە بوو تایەکی کەم بوو هەڵ پژمە بوو کۆکە بوو یان هەر نیشانێکی تونتر بوو یان کەمتر بوو ئەمانە ئەبێت تایبەت بکرێن ئەمانە وریاتر بن هەر نیشانێکیان هەست پێ کرد سەردانی پزیشک سەردانی شوێنی دیاریکراو بکەن بۆ من لە سلێمانی بنکەی تەندروستی علی ناجی دیاریکراوە بۆم حاڵەتانە و هەروەها خۆیان بپارێزن لەو کاتانە خۆیان جیاکەن لە ماڵ و مناڵیان
و خۆپارێزیەکان بەکاربێنن کە پێشتر باس کراوە ئەمانە جیا بکرێنەوە. دووهەمیان ئەم کەسانی کە ئێستا نەخۆشیەکەیان توش بوو بۆ منە مامۆستا ئاینەکە بوو کە لە شاری سلێمانی کە بەداخەوە کۆچی دوای کرد ئەم کەسانی کە لە ڕاستەخۆ پەیوەندیان هەبوو یان ناڕاستەوخۆ یان لە پرسەکە بەشدار بوون هەر نیشانێکیان تیا دەرکەوت ئەمانە پەیوەندی بکەن بە هێڵی گەرمەوە یان سەردانی ئەم شوێنە کە دیاری کراون بۆ نەخۆشی کۆرۆنا ئەمانە بێت جیاواز بن لەگەڵ خەڵکی ئاسایی. هەروەها بڵین ئەگەر بێت و بڵین کە WHO لە پێناسەکەی کە حاڵەتی سێمی باس کردووە ئەگە هەر کەسێک نیشانەکانی نەخۆشی سیەکانی هەبوو کە گومانەکرا کۆڤید-19 بێ هیچ هۆکاری تریش نەبی بۆ توشبوون بەم نیشانە ئەمانە دەتوانانی بڵێن گومان لێکراون کێن ئەمانی کە گومان لێکراون بێت و نیشانەکانیان زیاتر تایە کۆکێکی بەقوتر هەناسەتونی بێهێزی و زائیدەن لەگەڵ هەندێک پشکین کە بۆ یەکرێت لە کەمبوونەوەی خانەی لیمفۆسایتەکان هەندێک گۆڕانکاری لە تیشک کە بۆ یەکرێت ئەبینیت پێوترێ ئینفلتریشن لە هەردوو لا دەرەکەوێت ئەمانە زیاتر گومان لێکراون ئەمانە ئەبێ هەم پزیشکی بەرپرسیار لە شوێنەکان لە خەستەخانەکان لە بنکەی تەندروستیەکان ئەبێ ئەمانە بە شێوەی گومان لێکراو بێڵنەوە بیانێن بۆ شوێنی دیاریکراو بۆ ئەوەی کەمترین کۆنتاکتیان هەبێ بەرکەوتنیان هەبێ لەگەڵ خەڵکی ئاسایی. بەڵێ دکتۆر سوارە تۆ خۆت پزیشکی و لە بواری تەندروستیە بەردەوام خوێندنەوەت هەیە و پزیشکی هەناویشی ینی کەسێکی کە بە شێوەیەک لە شێوەکان ئەم ڤایرەس و توشبوونە دێتەوە سەر لەگەڵ هاوپیشەکانت کە لە بواری تەندروستی کۆمەڵ و پەتازانیدا کار دەکەن بە ڕێزیشی دۆکو پزیشکی هەناو بە هەمان شێوە پەیوەستی بەم بابەتەوە تۆ خۆت جکە لە سەرچاوە زانستیەکان تا چەند گرنگی بەو زانیاریانی تر دەدەی کە لە سوۆسیال میدیا هەیە چکۆکو خۆت دەزانی بەشێک لەو نیشانانی کە ئێستا تۆ باس کرد لەوانەیە لە چەندین نەخۆشی تردا هەبێ لەوانەیە کەسێک ئێستا گوێ لە من و تۆ بێ یەک لەو نیشانانەی تێدا دەربکەوێ لەبەرەوەی لایەنی دەرونی مربوطە بە لایەنی جەستەییەوە تۆ خۆت بۆ وەرگرتنی زانیاری چی دەکەی با بڵێن تۆ کەسێکی ئاسایی بە بۆ وەرگرتنی زانیاری چۆن ئامۆژگاری هاوڵاتیانەکەی بۆ ئەوەی زیادە ڕۆیی نەکەن لە بیرکردنەوە دەربارەی ئەم نیشانانە. پرسیارێکی زۆر گرنگە ڕاستەکەی ئەمڕۆکە هەموو هەواڵەکان لە سوۆسیال میدیا لە دانیشتن هەمووی لەسەر کۆڤید-19 لێرەوە گرنگە ئایا سەرچاوەکان چی بن ئایا سەرچاوەکان هەموو سوۆسیال میدیا بێ لە هەر شوێنەکە هەواڵ بڵاو باوەڕی پێ بکەیت یان باوەڕ پێ نەکەیت بەدڵنیایی ئەم نەخۆشیە وەکو باست کرد تایبەتە بە پزیشکەکان یعنی شارەزایی بە دەرەجەیەک لە پەتازانی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە چۆنەتی ئیشکردنی چۆن گواستنەوەی ڕێگای گواستنەوەکە لەبەرەوە ئەبێ سەرچاوەکانە زۆر زانستی بن سەر و چاو زانستیەکان ئەگەر خۆت ئەگەر شارەزایی ئەو کەسێکەوە ئەوێت زانیاری وەگرێت زانیاری سەرەتایی وەگرێت ڕێنماییەکان دەرچووە لە لایانی پەیوەنددار لە بەڕێوەبەری تەندروستی هەولێر و سلێمان و هەموو شوێنەکانی تر لە وەزارەتی تەندروستی دەرچووە ئەگەر بیاوێت بۆ منە خۆی سێرچ بکات لە وەکو وێبسایت و یان پەیجە تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاربێنێت توانێت سوود لە WHO وەگرێت یان لە CDC وەگرێت ئەمانە پێگەی باوەڕپێکراون لە جیهانە ئەمانە بۆ کەسی ئاسایی ئەتوانێت زانیاریەکان ڕۆژانە بڵاوەکرێتەوە تایە هەموو ئەو ترس و تۆقانەی تیانێت کە هەرێک کەسەیە بۆ منە چارەسەری گیایی بەکارێنێ یان ئەوتە زانیاری نادروست بڵاوە کاتە بێ هۆی ترسانر و تۆقاندن لە کۆتاییدا ئەوەی کە باوەڕپێکراوە ئەوەی کە دانی پێنراوە ئەمانە بەکاربێنێت ئەوانی تکە بۆ منە ڕۆژانە هەواڵە بیستێت کەسێک لەو ڕێوە توشبوو لەوانێ ئەمە هۆکار بێ شەرنی ئەمە زانستی بێ لەبەرەوە وەکو باسمان کرد هەر شتێک بمانەوێت زانستی بێت لە سەرەتا باس کرد کە کاتێکی زۆری ئەوێت لە دوای بڵاوبوونەوەی نەخۆشیەکە و چەند مانگێک دواتر ئەنج ئەگرێتە ئەگەینە چەند ڕاستیەکی زانستی کە پێوترێت ئێڤیدەنس بیست کە لە ڕووی زانستیەوە باوەڕپێکراوە و لەبەرەوە کەسی هاوڵاتی ئەتوانێت ئەو ڕێنمای گشتیانە بەکاربێنێت کە بۆی باس کراوە ئەوانی تر ئەتوانێت پرسیار بکە بە پزیشکی پسپۆر کە تاوەکو ئێستا بەرپرسیار بۆ لە یاگە پزیشکی خێزانیە یان کەسێکی نزیکە لە کەسێکی نزیکە پزیشکی پەیوەندی پێوە بکات یا لایانی پەیوەنددارە لەبەرەوەی شەرنی ئەم هەواڵانەی کە ئەیویستێت ڕاست بن یان دروست بن زۆر جار دەبینین ڤیدیۆ کورتەکان کە بڵاوەکرێتەوە لەوانێت دوور بێ لە ڕاستی پێویست بەو ترس و تۆقانە ناکە ئەوەی کە گرنگە ئەوەی کە پێویستە خەڵک بکە وشیاریە لە حاڵەتەکەی کە بڵاو بۆتەوە
ئەوەی کە باوەڕ پێکراوە دەستشۆردنەکەیە دەستشۆردنێکی تەندروست بێت ئەمڕۆ کە دوورکەوتنەوێ لە کەسی نەخۆش لە شوێنە خەڵەباڵغیەکان ئەو کەسانی کە لەو شوێنە گەڕاونەتەوە کە نەخۆشیەکان تیا بڵاو بۆتەوە لە ئێرانی هەمش کەسێکە خۆی تسلیم کرد بێ کەرەنتین کراوە یان کەرەنتین نەکراوە ئەم زانێرە زۆر گرنگترە بۆ هاڵاتی وەک لەوەی کەوە بەردەوام چێکی فەیسبوک کات و هەواڵێکی نادروست ببیستێ و بێتەوەی ترس و تۆقانن لە کۆتاییدا کەسێک بۆ ئەوی بەرگری تەندروست بێ پێویستەکە لەشی سترێس و ئەنەکزاتی نەبێ یعنی قەلاقی دڵەڕاکەی نەبێ بۆم حاڵەتوان چڕگەی بەکاربێنی بۆ منە لەمانەکە کە زۆر دروستە ئەبێ خەوەکەی ڕێکوپ زۆر سپاس بۆ زانیاریەکانت کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی دکتۆر سوارە عەلی پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی هەناو کە لە سلێمانی لەگەڵمان زۆر سپاس بۆ ئەو زانیاریانە زۆر سپاس 113 کەسی دیکە بەهۆی ڤایرەسی کۆرۆنا لە ئێران گیانیان لەدەستدا. کیانوش جیهانپور گوتەبێژی وەزارەتی تەندروستی ئێران ڕایگەیاند لە 24 کاتژمێری پێشوودا 113 کەس بەهۆی ڤایرەسی کۆرۆنا گیانیان لەدەستداوە و ژمارەی گیان لەدەستدان بەهۆی ڤایرەسەکە بۆ 724 کەس بەرز بۆتەوە. گوتیشی لە 24 کاتژمێر ڕابردوودا 209 حاڵەتی نوێی توشبوون واتە نیوەی ینی دوو هەندەی ئەوانی کە گیانیان لەدەستداوە بە توشبوون بە ڤایرەسی کۆرۆنا و توشبوانیش بە ڤایرەسەکە ئێستا لە ئێران گەیشتوتە 13938 کەس. لە کاتێکدا کە قوربانیانی ڤایرەسی کۆرۆنا وکو ئاماژەمان پێکرد لە ئێران لە هەڵکشاندایە بەڵام ئەمڕۆ سەرۆکۆماری ئێران کوارەنتینکردنی شارەکانی ئێرانی ڕەت کردەوە بسەبارەت بە بەشێک لەوەی کە پەرلەمانتارانی ئێران بۆ کوارەنتینکردنی شارەکانی ئەو وڵاتە داوایان لە حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئێران کردبوو پێشتر ئەو ڕایگەیاند بە هیچ شێوەیەک ئامادە نین لە ئێستا و لە داهاتوشدا شارەکانی ئێران کوارەنتین بکەن. ڕۆحانی ئاماژەی بەوەش کردووە خەڵکی ئێران دەتوانن کارەکانی ڕۆژانەی خۆیان ڕابپەڕێن و هیچ کام لە پارێزگارەکانیش مافیان نییە هاتوچۆ ڕاگرن و شارەکانیش کوارەنتین بکەن. حەسەن ڕۆحانی ئەوەشی خستۆتە ڕوو کە هاوکاری دارایی پێشکەشی ئەو خێزانانە دەکات کە بەهۆی کۆرۆناوە زیانی ئابووریان بەرکەوتووە. هاوڵاتیانی هەولێر لە ماڵ دەمێننەوە و پابەندی ڕێنماییەکانی حکوومەت دەبن. بابزانین چۆن بوو. بەخێر بێ باشی بەخێر باشی بەڵێ فەرموو بە بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان زۆر خۆشحاڵ بووین لە بەرژەوەندی ئێمەدایە و لە بەرژەوەندی ملەتی کوردایە کە لە ماڵەوە بمینێنەوە بۆ ئەو نەخۆشیەی کوشندە کە ڤایرۆسی کۆرۆنەیە و ئێمە جێبەجێ دەکەین بە هەموو توانایەکمانەوە لە ماڵەوە دادەنیشین و خۆمان خەریک دەکەین بە وەرزش بە خوێندنەوە و بە هەر شێوەیەک بیتن ئێمە لە ماڵەوە دەرناچین و داواشم لە خەڵکانی وەرزشکار هەیە خەڵکانی شاری هەولێر هەیە لە خەڵکانی کوردستان هەیە کە نێنە دەرەوە لەبەر سەلامەتی خۆمانە لەبەر سەلامەتی مناڵەکانمانە لەبەر سەلامەتی ئەوەیە کە دوورکەوینەوە لەو نەخۆشیانە.
وڵای سەرەتا ئێمە کە لە قاعی هۆلی لە زوانی بووین تەمرین دەداوە لەگەر ئافرەتان و مەشغوڵ بوون ئیدی زۆر لەگەر ماڵەوە خەریک نەبووم لەگەر ئیش و منداڵ خەریک نەبووم بەس ئێستاکە زۆر سوپاس حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کە ئەو بریاری دائمەش تەطبیقمان کرد ئێستا هەست دەکەم ینی لە دەوری ماڵەوە ئیش دەکەم منداڵەکان ئەوە دەکەم یا هاری کاری منداڵ دەکەم لەگەر داک و بابم قسە دەکەم گفتوگۆ دەکەم کتێب دەخوێنمەوە خۆم مەشغوڵ دەکەم بۆ تشتانە خەریکم. پزیشکێک کە لەوانەیە زۆربەتان بیناسن کە ئەویش دکتۆر دلاوەر علادینە خۆی پزیشکی پسپۆڕی نەخۆشیە میکرۆبیەکانە ئەو لە ماڵەکەی خۆی و ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت دەمەوێت سەرەتا ئەو پرسیارە لە بەڕێزت بکەم دکتۆر گیان ئێوارە باش پێش ئەوەی ئەو هەواڵی ئەخیر هەواڵی پێش ئەوە ماسی ئەومان کرد کە حەسەن ڕوحانی دەڵێ من بە هیچ شێوەیەک ئامادە نیم یان ڕازی نیم هیچ کام لە شارەکانی ئێران کوارنتین بکرێ ئەگەر ئەم بڕیارەی ئەوان بەراورد بکەین لەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزەرێ کامیان زانستیانەترە بۆچی سەرۆکی ئێران بەڕای تۆ لەبەرەوەی تۆ کەسێکی چەند ساڵێکە لە بواری بڵین پۆلیسی پزیشکیشدا کار دەکەیت دەمێ بزانم ئەوە تا چەند کاریگەری دەبێت کە ئەو پەتایە لە وڵاتێکی دراوسەی وەکو ئێرانەوە کاریگەریشی هەبێت لەسەر ئێمە. سلااو لە هەمولایەک ئەو بڕیارەی ئەوان ڕاست و هەڵی تێدا نییە ئەگەر بەراوردی وڵاتی خۆمان هەرێمی کوردستان بکەین لەگەڵ وڵاتی ئێران لە دوو حاڵەتی جیاوازین لە دوو قۆناغی جیاوازی پەتای ڕۆناینە ئەوان دەمێکە بڵاو بۆتەوە تەشەنەی کردووە ڕەنگە بەڕای ئەوان ئابلۆقەدانی شار و گوندەکانیش ڕەنگە لەوە تێپەڕی بێ و تاکە ڕێگەشتنی لە بەردەمیان بەڵام لە هەرێمی کوردستان ڕەنگە ڕێگایەکی سەرەکیە بۆ ڕێگرتن زۆر گرنگە بزانی کەەوە استراتیژی وڵاتەکان زۆر جیاوازە لە یەکتر بەڵام هەمووی لەسەر چی بەندە خەڵکی بڵێن وڵاتان لە چین زۆر فێر بوون تەجروبەی سینیا سیر کرد سین دەستکەوتێکی یەکجار گەورەی بەدەستهێنا ئەویژەوەیە شارێکی ئەوها گەورەی چەند میلیۆنی کە پەتای لێ بڵاوبەوە توانی ڕێگەی لێ بگری ئەو ئیجراعاتی کرد وڵاتەکەی داخست شارەکانی نێوەکتر داخست بەڵکو و شارۆچەکانیشی داخست بەوە توانی لە دووسێ مانگدا کۆنتترۆلی تەواو بەسەر ئەو پەتایە بێنێ بەڵام زەریبەکەی گەلێ گەورە بوو زەریبەکەی اقتصادی وڵاتەکەی داهێزم و ماوەی زۆری دەوێت تا دەگاتەوە شوێنی خۆی جا وڵاتی کوچی توانای ئەوەی هەبوو هەردووچی بک بە یەکجار و سیستمی وڵاتەکەی سیستمی حکومڕانیەکەی ئەو توانایی داوە بەسەر دەکات کە بەزەر بێ ئەو سیاسەتە سەپێنن ئەگەر سەیری وڵاتە ئەوروپیەکان کە زۆربەیە بە تایبەتی مەسەلەن بەریتانیا ئەگەر سیرکە ئەڵمانیا سەیریان کردبووە ناکرێەوەی کە چی کوێتی خەڵکیش ڕەنگە بە قسەیان نەکە اقتصادەکەشیان بە قوربانی ناک سەرەوەی کە ڕێگە بڵاوی نەگرن بەو دەرەجەیە تۆزێک بڵاوبوونەوە تەخیر بکەن لەو نێوەشدا سیستمی تەندروستیان بەهێز کوردستان هەرێمی کوردستان ناتوانێت وەکو ئەوروپا بکە بۆیە مەجبورە ئەتمادی هەر کەوتە سەرەوەی لە بەرەی پێشەوەی جەنگا ڕێگە لە ڤایرۆس گەیژەوەی سوورەکانی داپا و ئەبقەی کە کراویشە دەکرێت بڵێ تەنها ڕێگەیە بۆ هەرێمی کوردستان کە پەیڕەوی بکات تا ڕێگە لە تشکردنی ڤایرۆسەکە بگری ئەگەر ڤایرۆسەکە بڵاوبووە بەو شێوازەی ئێران تەندروستی ئێمە تەحمولی ناکات ئێران بۆ بڕیاری داوە ئێران لەلایەکەوە پەتەکەی بڵاو بێتەوە لەو پەڕانی وەکو چی لە هەمان کاتیشدا پێش اقتصادی ئێران داهێزرا ژێر ئاپەکەی دەوڵەت بەتابەتی ئەمریکی و دەخلەکەم بۆ سەرینەوتی سەرینەوت دابەزیوە توانای ئەو نییە کە ئاپەکەشی بە قوربانی ڤایرۆسەکە بکات جا بۆیە تەسلیمی حاڵەتی تەقدیمی ئەو پەتایە بووە ئەوە ناکرێت هەرێمی کوردستان هەتا پێی بکرێت ڕێگە بگری تەشەنەکردنی ئەو ڤایرۆسە و قیمەی یان بڵاوبوونەوەی پەتاکە دوا بخات بۆ کوردستان ئازانجا کەواتە دکتۆر گیان ئەم قەدەغەکردنی هاتوچۆیە ئەم کوارنتینکردنی شارەکان باناوی لێ بنین دابڕانی شارێک لەگەڵ شارۆچکەیەکی تر لەگەڵ ناحیەیەکی تر لەگەڵ گوندێک بە چه میکانیزمێک بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە هێواش دەکاتەوە وەکو پزیشکێکە لەو بوارەدا کە
پسپۆڕیەکەت لە بواری میکرۆبیەکانە و نەخۆشیەکانە ئەگەر پێمان بڵێ ئەم خەدەخەکردنە چۆن واکە کە ئێمە بتوانین هێواشی بکەینەوە. ئێستا تێگەیشتوین ئێمە کە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە ڕێگەی لە کەسێکۆ بۆ کەسێکی ترا کەواتە کۆنتاکتی بڵین پەیوەندی ڕاستەخۆی نێوان خەڵک دەبێت کەم بکەوە بۆ ئەوەی کە تەشانەکردنەکە خاو بکەوە سەبری کەوە بۆیان ڕێی لێ و لە بەرەوەی بڵاوبوونەوەش لە ڕێگەی دەستدانە لە ڕێگەی گواستنەوەی کەلوپەلە و هەروەها لە ڕێگەی هەناسە و پژمین و کۆخەیە معناوێ دەبی ئەوانە بە کەمترین ئاستا ڕووبدەن لە بڵین جیاکردنەوەی خەڵک و جیاکردنەوەی شار و جیاکردنەوەی ئەو کۆمەلگایانی کە زۆر لە یەکەوە نزیکن حتا خێزان و خێزان و جیران ئەمە ڕێگایەکی کاریگەرە کە لە ناوەڕاستی بڵاوبوونەوەی پەتاکەدا پەیڕەوی بکەیت. مهمە کە بزانین لە کاتی ڕێگرتن لەو پەتایە تاکە کەس و کۆمەلگا و حکوومەت هەریەکە شتێکی لە ئەستۆیە واجبێکی لە ئەستۆیە بە هیچیان ناکرێ بەتەریا کار بکەن و ڕێگەش لە پەتایەکە بکەن بۆ نمونە حکوومەت هەتایوەرە قانون دەرکا ڕێگە بگریان بۆ نەو مناسبەکان لە غوو بکاتەوە یان سەفەر ڕابگری ئەوە ناکە یەک لە سەردەی ئیجراعاتەکە کە ڕێکارەکان بەشی ئەوە ناکەن ڕێ لێبگری دەبێ هاوڵاتیش تەعاونی هەبی هاوڵاتی و کۆمەلگا جا لە ئاستی هاوڵاتی و خێزان و کۆمەلگادا دەبێت دیبارە ئەو زنجیرەیە بپچڕێنی ئەو پەیوەندیی نێوان دوو تاکە کەس بپچڕێنی هەتا پێت دەکرێت کە لە گەرمەی بڵاوبوونەوەی پەتاکە داینە جا بۆی ئەوە کاریگەرن ئەمە سەلمێنراوە و لە بەرەوەی نەخۆشیەکەش لە کەس بۆ کەس دەچێت دەبێت تۆ پەیوەندی کەس بە کەسەوە کەم بکەیەوە جیاکردنەوەی شارەکان لە یەکتر جیاکردنەوەی بازار و هاتوچۆی خەڵک لەو حالەتەدا بڵین ڕاستە تەسیری زۆرە لەسەر اقتصاد تەسیری لانی کۆمەڵایەتی لە حالەتی نفسی بەڵام تۆ لە تەمەنێکدا یەکجار ئەو پەتایە ڕوودەدا ئەگەر ئەو حالەتە قوسوایە پێویست و دەبێت بیکەی بۆیە ئەمە کاریگەرە تەسیری خۆی دەبی سوودی دەبی و دەبێ بشیکەی مەوزوعێکی تر هەیە دیسانەوە سەر نەخشە جیهانیەکە ئەگەر وابزانە حکوومەت و خەڵک و کۆمەلگا هیچ نەکە ئەو میکرۆبە ئەوەندە سەریع بڵاو دەبێتەوە لە مەودای چەند هەفتەیەکدا بگرێ یەک دوو مانگدا 170 خەڵک دەیگرێت زەریبەکەشی ئەوەیە نسبەیەک لەوانە گیان لەدەست جا ئەوە ئەگەر هیچ نەکەیت معناوەیە لە حالەتی هیچ نەکردن سرعەتی بڵاوبوونەوەی شەلل بە هەموو وڵات و بە کۆمەلگا دەخا و زەریبەکەشی هەتا دەیان ساڵی تر پێوە دیار بەڵام ئەگەر ئیجراعاتێک بکەی هەندێک شت بکەی یان ئەو شتانی کە لە کوردستان ئەستە دەیکرێت ڕاستە پەتایەکە ڕێگەی لێ ناگیرێت سبەینەکە بۆ نمونە کە دەواازەکان کرانەوە سەفەر دەستی پێکردەوە خۆ ڤایرۆسە هەرماوە لە کۆمەلگای نێودەوڵەتی هەردێتەوە کوردستان بەڵام تەخیرکردنی ئەو پەتایە دەرفەتدا ئەزمموی خەڵک زانیاری خەڵک زیاد بێت چارەسەریش دۆسێتەوە پتان پەیدا ببی وەرزی هاوین بێت وا دەکەی کە قیمەی بڵاوبوونەوە کە پێدەرم پیک دوای بخەی استراتیژێکی مهمە ئێستاش ئەو استراتیژی ئێستا بەریتانیا و فەرەنسا و چەند وڵاتێکی تر پەیڕەوی دەکەن ینی بۆ شێوازە ئێستا ئەوان ڕوبەڕووی بوونەتەوە چاوەڕێکن تۆزە پیکەکەی تاخیر بکەن بەس من پرسیاری کۆمەڵێک لە هاوڵاتیان کە لە دەرەوە ئێستا لە ئەوروپان لەوێ دەژین یان هەندێکی کەشیان بە سەردان چوون پرسیار دەکەن پەیوەندیمان پێوە دەکەن بێگومان ئیجراعاتەکانی حکوومەتی هەرێم بریتە لەوەی کە هەر کەسێک لە وڵاتە ئەوروپیانە بێتەوە 14 ڕۆژ کوارانتین دەکرێن ئەوان دەپرسن ئێمە بینەوە یان لەوێ بمێنینەوە وەکو کەسێک کە شارەزایت هەیە لە بواری تەندروستی هەموو وڵاتانی ئەوروپاشدا و کەسێکیشی شارەزایت هەیە لە هەرێمی کوردستان و حاڵەت و واقعەکەش لە هەردوو لە ئەپدەیتی ئەو کەسانە بێنەوە باشترە یان لەوێ بمێننەوە خۆی بڕیاری مانەوەیان گەڕانەوە بڕیارێکی زۆر شخصیە هەر یەکێک خۆی زروفیش خۆی و تەندروستی خۆی دەزانێت زروفی عائیلی خۆی دەزانێت زروفی کۆمەڵاتی و اقتصادی خۆی دەزانێت بۆیە ناتوانێت لە K24ەوە یان حکوومەتی هەرێمیان هەر پسپۆرێکی کە ڕاوێژکار پێشکەش دەکا بڕیار بدا لە جیاتی خەڵک جارێ توانین بڵێ کوردستان ئێستا هەرێمی کوردستان پێت سیر نەبی کە بڵێم سەلامەتترین یەکێکە لە هەرە سەلامەتترین شوێنی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بگرە جیهانیش ئاستی بڵاوبوونەوەی نەخۆشیەکەیتیدا ئەوەندە کەمە ئیجراعاتی حکوومەت ئەوەندە تونند و تۆڵە بە بەراورد لەگەر ئەڵمانیا فەرەنسا ئیتالیا بگرە بریتانیا و حتا وڵاتی اسکەندیناڤی کوردستان زۆر سەلامەتترە لەوانە ڕاستە مەسەلەی کاتە ڕاستە ئەگەری چێک لێ قەوما سیستمی تەندروستیەکەی کوردستان بەقەد
هی دەرەوە پێشکەوتو نییە بەڵام هی دەرەوەش ئێستا ئێمڕۆ نقوم بووە لەوەی زەختێکی یەکجار زۆری نەخۆش و خەڵکی تری لەسرە جا کوردستان شوێنێکی سەلامەتە ئەو کەسی کە بگەڕێتەوە دەبێت خۆی بڕیار بدا چی ڕادەکێشێتەوە و چی پاڵی پێوە دەنێ بۆ گەڕانەوە بێیان بۆمانەوە ئەو وڵاتانی تری کە لی دەژین حتا مثلەن وڵاتە ئەوروپیەکان سیرکە لە هەندێکیاندا ئەو کەرەنتین و ئەو جیاکردنەوە دەستی پێکردەوە کو ئیتالیا چونکە پەتایەکە لەوێ زۆر بەربڵاو لە کۆنتترۆل دەرچووە هەندێک وڵاتی تر هەیە و ئیجراعاتیان نەکردو و ناشیکەن بۆیە مەجالیان داوە ئەو پەتایە بڵاو بێتەوە و حسابی خۆیان کردووە دەزانە خەڵکیش دەمرێ و دەزانە خەڵکیش هەیە تووشی دەبێت بە جددی و دوای چارە بێتەوە و زۆری نەش لێ دەرەچێت ئەوان ئەو حسابەی ماتماتیکی خۆیان کردووە بۆ خاترەوەی اقتصادی وڵاتەکەیان تێک نەدە جا ئەگەر تۆ تاکە کەسێکی خەڵکی هەرێمی لە یەکێک لە وڵاتانەی دەبێت شعور بە مەسئولێتی خۆت بکەی بەرامبەر خۆت و خێزانت و کۆمەلگایەکەت ئەگەر معڕەزی لە بۆ پەتایەکە لەگەڵ خۆت مەیهێنەوە ئەگەر هاتی شێوە دەبێت بڕیار بدەیت لە شوێنێکی سەلامەتی و کە دەشتیەوە دەبێت حسابی هەموو ئیجراعاتێک بکەی بۆ خۆت و ئەگەر حکوومەتی هەرێمیش ئەو بڕیارە جێبەجێ بکات لەسەر هەموو کەس بە یەکسانی دەبێت هەموو کەسی ژەوانەی کە دەگەڕێنەوە حسابی ئەو کەرەنتینە بۆ خۆیان بکەن چونکە ئەمە جزئێکە لە خزمەتکردنی ئەو کۆمەلگای هەرێمی کوردستان کە چاری نییە لە غەیری خۆپاراستن نەبێت جا بۆیە دەبێت تاکە کەس لە دوای وەرگرتنی زانیاری بڕوا پێکراو دەبێت بڕیارەکەش خۆی بدا بەس خۆشی شعور بە مەسئولێت کە خەڵکی تر توش نەکە ئەگەر خۆی جێگەی شت بۆ توشبوو پیاننا و کە گەڕاوەش کوردستان تووشی مەترسی نەکات چونکە لەوێ وەزعەکە زۆر پێی دەشتەقێت ئەواتە هەم بڕیارێکی تایبەتە بە خۆیان هەمیش لێکدانەوەیکی لۆجیکیانەی دەوێت کە ئەگەر هات و تو ئەگەری ئەوت هەیە توش بووی باشتر وایە لێ بمێنیتەوە ئەگەر هات و تا ئێستا خۆت پاراستووە بەخێر بیتەوە چونکە لە کوردستان دکتۆرجان لێت ناشارمەوە ئەو ئیجراعاتانی کە لەلایەنە پەیوەندیدارەکان لەلایەن حکوومەتەوە ئەنجام دراوە ئەگەر هاتوو پێدوانیە تۆش ئەگەر هاتوو لەمە و دوا هاوکاریەکی زیاتر و تونتری هاوڵاتی لەگەڵ نەبێت لەوانێ ئەوەش بکەوێتە خەتەرەوە ئێمە دەبێ بەڕاستی هاندانی ئەمە بۆ خەڵکەوە بێ ئەو مەوزوعی سیاست نییە ئەمە دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی تێدا نیە ئەوە مەسلەیەکی ئەمنی نیە اقتصادی نیە مەسلەکە پێوەست نییە بە بەرژەوەندی لایەنێک یان گەندەڵی یان شتێەوە ئەمە ڕاستەخۆ پەیوەستە بە گیانی خەڵک بە دەسەڵات و ئۆپۆزیسیۆن و خەڵکی گشتیەوە بە دەوڵەمەند و بە هەژارەوە و هەمووشمان لە ناو یەک بەلەم داین ئەو بەلەمە نابێت دقوم ببێت بۆیە ئەو ئیجراعاتانەی کە حکوومەت بڕیاری داوە بیکە لە مەسلحەتی خۆشیەتی و خەڵکی شەو میلەتی شەو تاکە هاوڵاتیشە ئەو بڕیارانە هیچ پەیوەستی پەیوەند نییە بە نە سیاست نە مەسلەی اقتصاد و نە دەوڵەمەندکردنی لایەنێک بۆیە پابندبوون بەوە مەسئولێتێکی تاریخیە دەبێ بزانی لە تەمەنی مرۆڤێکدا یەک جار شتی وا دەقەومێ کە بگەینە ئەو ئاستە ئەگەر بگەڕێەوە بۆ زاکرەی مێژوو زۆر حاڵات نبینی کە ئەو نوعشتا ڕوویدا بێ ئیمڕۆ ڕۆژێکی تاریخیە دەبێ هەست بە مەسئولیت بکەین و حکوومەتیش لە ئاستی مەسئولیتەوە بە شەفافێتەوە بەو پەڕی عەدالەتەوە کار بکە لەگەڵ هاوڵاتیان هاوڵاتی متمانە بە نەسیحەتەکانی حکوومەت بکەن زانیاریەکانیان بڕوا پێکراو بێ بۆی هەموو وەکتی بکار بکەن ئەلەوەدا با سیاسەتی تێنەکەوی بەڵکو بەرپرسیارەتی تاکە کەس بەرامبەر خۆی و خێزانی و کۆمەلگاکەی تەنها بڕیاردەر بن حکوومەت دەبێت لە خزمەتی ئەو یەک گرنگە بێ وڵات کۆمەڵ دکتۆرگیان وتەکانت زۆر بە جوانی دەگاتە ئێمە و هەتا هاوکارانیشم لە کۆنتترۆل پێیان خۆشە قسەکان زۆر سوودیان لێبینیوە دەمەوێت کۆتا پرسیارم ئەوە بێت وەکو کەسێک کە زانیاریەک و پسپۆڕێکی تەواوت لە میکرۆبەکاندا هەیە بەڕای تۆ یعنی چونکە زۆربەی شتەکان پێشبینیکردنە و زانیاری تەواو نییە لەسەر ڤایرۆسەکە بەڵام بە پێشبینی تۆ چی کۆتایی یان بڵین مەسیری ئەم ڤایرۆسە بەرەو کوێ چی؟ پەتایە ڤایرۆسە تازە بڵاو بووە لە جیهان و نیشتەجێ بووە لە کۆمەلگای نێودەوڵەتی و دەشمێنێ بەڵام لەگەر ئەوەی کە خەڵک زۆر دەیگری بەرگریش دروست دەکەن خەڵک وەختێک کە نسبەتی ئەو خەڵکانەی دووچاری و چاک بوونەوە گەیشتە حەدی 70 خەڵک ئەوە بەرگریەکی مەناعەیەکی کۆمەلگا دروست دەبی ئەو ڤایرۆسە ناتوانێت زیاتر بڵاو بێتەوە بەڵام بەر لەوەش بابیرکەینەوە ئەو ڤایرۆسە کە نیشتەجێ دەبێت لە ناو خەڵک لە دواتر چارەسەری نوێ و ڤاکسینی نوێ بڵان پێکوتەی نوێ دێتە ئاراوە و لەگەر ئەو بەرگریەی کە خەڵکیش دروستی دەکات
مرۆڤ زیندوی خۆی و بڵێن نەشاتی خۆی و بگرە ژیانی بەردەوامەتی پێدەدا. گرنگەکەوە لە مامەلەکردن لەگەرەوە پەتا لە سەرەتاوە بە ساچی بیکەیت و دوای ئەوە ئەو پەتا هەردەمێنێ لە کۆمەلگا و دەخولێتەوە دەچێتە لەشی ئەو کەسانی کە تازە لە دایک دەبن و یان پێشتر نیان گرتووە دەخولێتەوە. بەڵام ئاستی مەترسیداریەکەی بەو دەرەجە نابێت چونکە مرۆڤی شارەزاوە دەبێت لە ئەزمونەوە پزیشکانی ژەوەختە عیلاجیان دەکەوتە بەردەست مەسلەی کوتان دێتە گۆڕێ ئەزمون زیاد دەکات. بۆیە ئەو ڤایرۆسە لەگەڵمان دەمێنێ بەڵام هەر ئێمە وەکو مرۆڤ سەر دەکەوین بەسەریدا. دکتۆر دلاوەر علادین پزیشکی پسپۆڕی نەخۆشە میکرۆبیەکان و نەخۆشی زانی زۆر سپاس بۆ ئەم بەشداریت لەگەڵمان زانیەرەکانت زۆر بەست بوو شەوێکی شاد. سپاس بێوەش کاکەستی و هاوکارانەشت. سپاس. ئەمڕۆ 368 کەس لە ئیتالیا بە کۆڕۆنا گیانیان لەدەستداوە و ژمارەی توشبووانیش لە 25,000 کەس نزیک بۆتەوە. تاوەکو ئێستا 1809 کەس لە ئیتالیا بە کۆڕۆنا گیانیان لەدەستداوە و ژمارەی توشبووانیش لە ئیتالیا 24,747 کەسە. بەڵام هاوڵاتیان بێئومێد نەبوونەوە و لە پەنجەرەی ماڵەکانیان سرودی نیشتیمانی وڵاتەکەیان دەڵێنەوە و هانی تیمەکانی تەندروستی دەدەن بۆ بەردەوام بوون لە کارەکانیان. تاوەکو ئێستاش 3335 کەس چاک بوونەتەوە. ئەم وێنانەی کە دەیبینین کە ئەو هاوڵاتیانە لە پەنجەرەکانی بەڕاستی شتێکی ئومێدبەخشە، بەڕاستی شتێکە کە پێویستە مرۆڤایەتی بە شێوەیەک لە شێوەکان چاویان لێ بکە ئەو مۆڕاڵە و ئەو ورەی کە ئەوان هەیەە بۆ هاندانی ئەو تیمانەی کە بەرپرسن لە هێواشکردنەوە و کۆنتترۆلکردنی تەنانەت ئەو خاتونانە دەبینن یەکێکیشیان بە تەمەنە کە وەکو ئەوی باز دەکرێت ئەو زۆر بەورەیەکی بەرزەوە دەوێ هانی لایەنە پەیوەندیدارەکاندا هێزە ئەمنیەکان تەندروستیەکان کە پێیان بڵێ ئێوە دەست بەکاری خۆتان بکەن بەڵێن بێ من لەم ژوورە نایەمەتەرەوە. ئەمە بەڕاستی وێنەیەکی جوانی ئەمڕۆیە کە لە زۆربەی سۆشیال میدیا و میدیا جیهانیەکان بڵاوکراوە. لە کۆتاییدا ئەڵمانیا بڕیارە قورسەکەیدا کە ئەویش بریتە لە داخستنی سنوورەکان بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرەسی کۆڕۆنا. ئەڵمانیا سنوورەکانی لەگەڵ فەڕەنسا و نەمسا و سوئیسرا داخست. ژمارەی ئەو کەسانی تووشی ڤایرەسی کۆڕۆنا بوونە لە ئەڵمانیا گەیشتۆتە 5,500 کەس و تاوەکو ئێستاش 11 کەس لە وڵاتە بەهۆی ئەم ڤایرەسەوە گیانیان لەدەستداوە. پێشتریش حکوومەتی ئەڵمانیا وەک ڕێکارێک بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرەسی کۆڕۆنا زۆربەی شوێنە گشتیەکانی لە سەرتاسەری وڵات داخست بوو. ئێستا سەرنجتان بۆ هەندێک وێنە و ڤیددیۆ ڕادەکێشم کە لە وڵاتی وەکو هیندستان چالاکوانانی ئەوێ بە باوەڕی خۆیان میزی مانگا بۆ خۆپاراستن لە کۆڕۆنا بەکاردێنن. دەیبینین دانیشتون مەجلیسێکیان گەرم کردووە هەموو هەریەکە و لە ناو ئەو کتریە کۆم هەریەکە و پەرداخێکیان بەدەستەوە کە بریتە لە میزی مانگاکانیان پێیان وایە کە ئەم میزە لە کۆڕۆنا دەیان پارێزێت. شتێکە هیچ لەوانەیە بنەمایەکی زانستی نەبێ بەڵام وەکو شێوازێک کە باوەڕیان پێەتی دەیانەوێ بڵێن ئێمە بە میزی مانگاکانمان دوور دەبین لە کۆڕۆنا. پێدەچێ هەندێکی تێکەڵ کرابێ لەگەڵ هەندێک مادەی تریش وەکو کۆکتێلێکیان لێ کردووە و دەیانەوێ بیخۆنەوە. لە ئەوپەڕی ئاسیاوە بۆ ئەو سەری ئەمریکا لە ئەمریکای باکوور بە تایبەتیش لە کالیفۆرنیا
هاوڵاتیان هەمویان ڕێچکەیان بەستووە بۆ گەیشتنیان بە بازاڕەکان بۆ ئەوەی لەوێ ئەمە مارکێتێکە بە ناوی کۆسکۆ کە مارکێتێکی بەناوبانگە لە زۆربەی ویلایەتەکانی ئەمریکا هەیە ئەگەر تەماشا بکەن لە ڕێگەی فڕۆکەوە وێنەیان گیراوە ئەم هاوڵاتیانە چۆن لە سەریان وەستاون بە شێوەی ڕێچکە وەکو مێرولە بە تەنیشتێکەوە ڕاوەست بە ریزیەکەوە ڕاوەستاون بەڵام ئەوەی جێی سەرنج ڕاکێشان ئەگەر تەماشا بکەن ماوەیان هێشتۆ لە بینی یەکتری کە ئەمە بەڕاستی یەکێکە لە ڕێگا هەرە گرنگەکانی خۆپارێزی دەبینی لە هەندێک شوێن لێک نزیکم بەڵام لە بەگشتی بە شێوەیەکی گشتی مەسافەی عەرەبانەکانیان کردوتە خۆیەوە و لە هەمان کاتیشە نایبینی کەسێک یەکێکی تر بێزار بکە لەسەر ئەوەی تر و سەرەکە تێک بدە بەڵام ئەو حاڵەتێکی ئێستا لەوێ دەیبینین خۆشبەختانە لەبەر ئەوەی زۆربەی ڕێکارەکان پێشتر لە وڵاتی ئێمە گیراوەتە بەر کە ئێمە پێویستمان بەوە نابێ ئیشەڵە ئەوها سرە بگرین بۆ خواردەمەنیەکان خواردەمەنی مەخزوون کۆگاکان وەکو کەسانی بەرپرس ئاماژەیان پێکردووە بە دڵنیاییەوە هەتا 3 هەتا 4 مانگی تریان بڵین 2 هەتا 3 مانگی تر ئێمە هەموو جۆرە خۆراکێکمانەیە لە کۆگاکان بە هەمان شێوە لە سنوورەکانەوە خۆراکی پێویست بەردەوام داخڵی هەرێمی کوردستانە بێت. وڵاتێکی تری ئەوروپا کاویژ ئیسپانیایە بڕیاریاندا تەواو ئیتر باری نائاساییە و ڕایانگەیاند لە ئمڕۆوە ئیسپانیا باری نائاسایی. لە ئیسپانیا تا ئێستا 192 کەسی لێ مردووە وە ژمارەی توشبووان 8,000 تێپەڕاندووە. ئیسپانیا ئەمڕۆ بە فەرمی ڕایگەیاندووە کە تەنها لە 24 کاتژمێری ڕابردوو 2000 کەسی نوێی توشبووی ڤایرەسی کۆڕۆنا هەبووە. هەواڵەکان کە دەخوێنینەوە زۆربەی زۆری وڵاتە ئەوروپیەکان وڵاتە پێشکەوتوەکان تەنانەت وڵاتانی دراوسێش بە حکوومەتەکانیان پێیان دەڵێن نەخێر ئێمە نە کوارنتینتان دەکەین نە ڕێگا و دەوام و هاتوچۆکانتان دادەخەین ئێوە بەردەوام بن خۆتان ئامادەکەن یەکێک وەکو سەرۆگۆزیرانی بەریتانیا دەڵێ خۆتان ئامادەکەن بۆ خواحافیزی لە کەسە نزیکەکانتان و گردنی یەکتری ئازادکەن بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی ڕاستەوە خۆی سەرۆکی حکوومەت ئەوان ڕێکاری زۆر گرنگ و جدیان گرتوۆتە بەر ئەوەی ماوە ئێمەی هاوڵاتینەکە تەواویکەین با دڵمان نەشکێ لەم قەدەغەکردنی هاتوچۆیە ئەمە ڕێگایەکی زۆر کاریگەرە بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەم ڤایرەسە هێواشکەینەوە و نەهێڵین بڵاو بێتەوە لە ناومان خوا کوردستان و هەموو کوردستانیان بپارێزێ ئێوەش هەر سەلامت بن لە هەموو نەخۆشیەک و بە تایبەتی لە کۆڤید-19 دەستەکانتان بشۆن تێکەڵاوی مەکەن لە ماڵەکانتان بمێنەوە.